بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەم صیفەتەی لە 4 کۆنگرەیە بە دەنگدانی هەموو ئەندامەکان تەسویتی لەسەر کرا و دەنگی بۆ درایەوە. چۆن لە کاتێکا پەیامی خوای گەورە بۆ پێغەمبەرەکەی دێ، پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەزانێ لە مودووە مۆرکی درۆ زۆر بەسەریا ئەندێ و زۆر قسەی لەسەرەکرێ، بۆیە ئێوێ پاش 40 ساڵ لە خەبات و لە ئیشکردن و لە ڕازگۆیی ئەم سیفەتە زەحکاتەوە بەسێتە سەر شێوی سەفا، خەڵکی بانکاتەوە لە خۆی. محەممەد قەت پێش ئەوی نەکردو خەڵک لە خۆی کۆکاتەوە. بۆیە ئەفەرمێت ئەرائەیتم ئین ئەخبەرتکم ئەنە خەیلەن تخرج من سفح هذا الجبل أكنتم مصدقين. ئێستا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم سەر شوێنێکی بەرز وەستاوە، پاش و پێشی خۆی لێ دیارە، بەڵام خەڵکی بەس پێشی خۆیانە بینن لە بەردەمی چێوەکان. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ ئەگەر پێتان بڵێم لە پشت ئەم چێوەوە، لە پشت ئەم سەفایەوە جێشێک و سوپایەکەیە دوژمنە ئەی بێ بەسەرتانە. لا إله إلا الله. ئەم سیفەتە ڕاچەڵەکێنەرە، ئەمە ڕووداوێکە ترسناکە لە هەموو ئەلامەکان وسێ بەپەلە عاجل، بۆ ئەوەی کە زوو خەڵک فریای خۆی کەوێت و زوو بە خۆی بچێتەوە، زوو فریای چەکەکەی کەوێ، لەبەرەوە ئینسانە خاتە سەر مەعدەنە پاکەکەی. ئینسان کاتی ئەوەی نییە لەسەر پشت بڕیار بات و پاڵی باتەوە خەڵک ڕاچەڵەکێنێ. ئەگەر پێتان بڵێم دژمنێک ئێستا ئاوا لە پشتەوەی هاو هەموو جێش و سوپا و خەڵکە و چەک و تەقەمەنی و ئەسپ و ئەو خەریکە یا بەسەرتانە، باوەڕم پێکەن. وەڵام محەممەد خۆی دیان نییە، تەپوتۆسیش دیان نیە، وەڵام من دوێنێ، وەڵام ئەم بەیانی لە پشتی سەفاوە هات، وەڵا هیچ نەبوو. کاکە خۆ هاتوایەکێ بچێ بزانێ ئەو محەممەد شتی وا بێت ئێستا لەو نا هەمووی تەسلیمە بێ. ئەکنتم مصدقین؟ قالوا ما جربنا عليك كذبا. الله قدر ما لنبي دي فرمي إني نذير لكم بين يدي عذاب شديد. من أقدار تانا كما هو العذاب إخوة من پیغمبري آخر زمان. لوي يكيك بناي بباورانا وهلس يقساكا بيقولي تو دروزني أم درويشد لبال درو كاني ترتعنا. أبا لهب خلاصي حقا واي بيقولي هر ئەم درۆیە بوو کردێ، هەر ئەم درۆیش بۆ سەر درۆکانی ترنا. تەبەن لەکە یا محەممەد ئەلی هادا داوتەنە. ماڵی وێران بێ محەممەد بۆ ئەم بەڵام نەکردی. خۆ ئاسانتر بوو پێی بڵێ ئەمە یەکەم درۆ نییە، وانە ئاسانتر بوو. هەر بۆ کۆتاییە هەب هەر ئەوەی بوو تا بوو لە هەب بوویتە ئەمە یەکەم درۆ نییە، هیچی تری نەبوو تا پێیسی بە تعلیق نەبوو، بەڵام ناتوانێت بێڵێ چونکە ئەو کاتە درۆی ئەبووی لە هەب خۆی دەرەکەوێ، چونکە خەڵکە زانێ ئەم پیاوە درۆی نەکردو. ئێستش پێغەمبەری خوا شایەتی پێدان کە وتیان درۆمان لێ نەبینیویت. ئێستا لەو کاتەیە یەکسەر پاشگەز ببن ناتوانن، چونکە ئێستا ئیمزایان کردووە کە درۆیان لێ نەبینیوە، بە زۆرینەی دەنگ هەمووی دەنگ بەس کردوێتەوە. نا بە هەموو دەنگەکان بە کۆی دەنگەکان هەمووی وتوەتی ما جەرەبنا عەلەیکە کەذیبا، درۆمان لێ نەبینیویت. بۆیە لە کاتێکە نیۆنێری کافرەکان ئەچێ بۆ لای نەجاشی و جەعفەر قساکە، پرسیاری لێەکە نەجاشی ئەڵێت ئێوە چێن؟ ئەڵێ ئێمە قەوم بووین ئاوا جەعفەرە فەرمێ لە حوزوری عەمری کوڕی عاسا کە هاتووە زمان حاڵی قوڕیشە، ئەڵێ پیاوێکی بۆ ناردین خوای گەورە لە ڕەچەڵەکی، لە ڕازگۆیی، لە دەستپاکی، لە دایان پاکی ئەمان ناسی ئەمین بووین. عەمری کوڕی عاس پێکەن توانی بڵێ ستۆپ بۆستە قسەم هەیە، باسی چ ڕازگۆییەکەکەی زەحمە نەبێ، باسی چی دایان پاکیەکەی، باسی چ ئەمانەتێکی، باسی چی ئەەکەی، ئەو محەممەدی کە تۆ باسەکەی من نایناسین. عەمری کوڕی عاس بە دوای یەک نوقتەیە ئاگەڕێ لە قسەکانی جەعفەرە، بەڵام سەری کزە و شانی کەچە و هیچتر لاستی ئەم عەزەمەت و شاخەیە بڵێ چی بە محەممەد بڵێ چی ناتوانێت. دوایش ئەو ئەمری کوڕی عاسە ئیملاقەیە هەر دوایش خۆی موسڵمانە بێ. لە گفتوگۆی نێوان هێرەقل و ئەبوو سوفیانە سەیری خوای گەورە شایەتەکان بەچێ ئەدا،
بە گەورەکانی خۆیان و بە دوژمنەکانی سەرسەختی پێغەمبەری خوادا صلی الله علیه وسلم. سێری هێرەقەل چەند پرسیارێکی عەقڵانەکە. الله لە عەقڵی ئەو پیاوە فەرمێ أكنتم تتهمونه بالكذب قبل أن يقول مقالته بدروزن ناوزرتانە کرد پێش ئەوەی کە باسی پێغەمبەرایەتی بکە. ساڵی ئەخیری پێش فەتحی مەککەیە، نزیکی 20 ساڵ بەسەر پێغەمبەرایەتی پێغەمبەری خۆیان چووە صلی الله علیه وسلم. هێرەقل ئەزانێ ئەگەر بڵێ ئایا محەممەدتان بە درۆزن ئەزانێ ئەڵێ بەڵێ 20 ساڵ ئێمە پێڵین درۆزن، باوەڕیشی پێ ناکەین. ئەڵێ پێش ئەوەی کە باسی پەیامی خوا و باسی پێغەمبەرایەتی کە گومانتان لە ڕازگۆیەتی هەبوو پێتانەوە درۆزن. چەند جوار فۆرمەکی بۆ داڕژێ ڕەقاڵ بێە. پێشەوەی کە بڵێ پێغەمبەرم بە درۆزنتان نەزانی، ئەبوو سوفیان ئەڵێ نەخێر، ناشتوانێ غەیری ئەوە بڵێ. هێرەقلیش ئەڵێ تەسەوڕ ناکەم کەسێک 40 ساڵ بە درۆی لەگەڵ خەڵکانە کرد بێ، دوایی هەستێ دەست بە درۆ بکە، یەکەم درۆش بەدەم خواوە بیکە. چەند ئاقلانە ئیستینباتی حکومەکەیەکا و حکم بەسەر پێغەمبەری خوایەدا صلی الله علیه وسلم کە لە دەرزی خوای ئینشاءالله بە پشتیوانی خوای گەورە باسێکی. لەبەرەوە خۆشەویستەکانم ئەگەر کەسێک لە تاریخا درۆی نەکرد بێ، کەسێک یەکەم مەقالەی لەسەر شێوی سەفا بۆ دەست پێ کرد بێ، بفەرمێ إن الرائد لا يكذب أهله، پیاوی سەرکردە درۆ لەگەڵ ژێردەستەکانی خۆیان ناکە، درۆ لەگەڵ هاوڵاتیانی خۆیان ناکە. خۆزگایە ئەم شیعارە ئەکرا بە دروشم لە بەردەمی پەرلەمان و حکوومەت و مەڵبەند و ڕێخستن و دەسەڵاتدارەکانە بە ماڵەکە، بەس ئەمەمان بەس بوو مانوتایەت سەرکردە درۆ لەگەڵ خواردەسەکانی خۆیان ناکە. پێغەمبەرێک بەم دروشمە دەست پێیەکە و بەم دروشمەش کۆتایی دێژیانی صدق فی صدق فی صدق، هەتاوەکو کاڵایەکی جوان بێ پڕ بە پەری کەسێ بکە، ئەوە قەولە ئەو کەسە پێغەمبەری خوا بێ صلی الله علیه وسلم. بۆیە لە عەزەمەتی ئەم زاتەیە وەستین وەڵێین وصلى الله على أو بحر نور علم وإرفان كدرك غورناك غير علم الله سبحانه